بەناوی سەرجەم خوێندکارانی کۆلێژی پەروەردەی قەڵازەوە پاڵپشتی و پشتیوانی برایانمان لە ڕۆژاوای کوردستان دەکەین و ئیدانە و ڕیسوایی و سەرکۆنە و شەرمەزاری تووشای ئیخوانی فاشیست دەکەین کە بە هەموو هێز و توانای خۆیەوە دەستی کردووە بە داگیرکاری بۆ ڕۆژاوای کوردستان و بۆ لەناوبردنی برا کوردەکانمان لە ڕۆژاوای کوردستان. خۆتان بینیتان چەند ساڵێک لەمەو پێش ئەم برانەمان ئەم کوڕکچانەی لە ڕۆژاوای کوردستان کە بە خوێنی خۆیان توانیان لە کوبانەوە گەورەترین سەرکەوتن دژی سەتەکانی داعش تۆمار بکەن، ئەمڕۆ بەهۆی هاوپەیمانەکانی فاشیستی تووشەوە دەیانەوێت لە ناویان بەرن و ئەو 11,000 شەهیدەی کە بە خوێنی ئاڵیان توانرا ڕۆژاوای کوردستان بپارێزن ئەمڕۆ دەیانەوێت لە ئانوساتێکی ئاوادا کۆتایی بەوە بن. بەڕێزان ئەوەی دەبینین ئەمڕۆ ئەوەی کوردانی نیگەران کردووە ئەو بێدەنجەیە لەسەر ئاسی وڵاتانی جیهان کە تەنها ئەوانەی کە دەیانەوێت ڕاکە تەنها نیگەرانن نانەوێت سنوورێک بەو داگیرکاریدا بنێن. بۆیە ئێمە لێرەوە داوا لە کۆمەلگای نێودەوڵەتی و ئەنجومەنی ئاسایش و وڵاتە سەرهێزەکان دەکەین کە بە زووترین کات سنوورێک بۆ ئەو داگیرکاریەدا بنێن. بەڕێزان ئەوەی کە لێرەوە داوا دەکەین لە سەرجەم هاوڵاتیانی بەتایبەت باشووری کوردستان کە هەرچی کاڵای تورکی هەیە بایکۆتی بکەن، چونکە بە بایکۆتکردنی ئەو کاڵا کوردیانە باری ئابووری تورکیا دەتەپێت و تووشی قەیرانێک دەبێت. ئێمە ئەگەر نەتوانین چەکیشمان لە شان بکەین بۆ ڕۆژئاوای کوردستان دەتوانین کاڵا تورکیەکان بایکۆت بکەین. لێرەوە داواتانە دەکەم هیوادارم کەناڵە تورکیەکان و ئەڵقە تورکیەکان ئەو ئەڵقە دراما تورکیانە بایکۆت بکەن، چونکە هەر ئەو ئەڵقە دراما تورکیانەیە کە بە ئێمەی دەفرۆشتەوە هەر ئەوانشن ئێمە لەناو دەبن. وە لێرەشەوە داوا لە هەموو حیزبولانە سیاسیەکان و ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی دەکەین لە باشووری کوردستان و لە هەموو پارچەکانی دیکەی هەرێمی کوردستان کە زیاتر یەکگرتوو بن و پشتیوان بن بۆ ئەوەی بیسەلمێنین کورد لە هەر چوار پارچە یەکە و هیچ کەسێک و هیچ دەوڵەتێک ناتوانێت لەناو بەرن.